فەسڵی نۆپاییز تازە کردن مەیل شەماڵ هەرزان کرد ڕەشتەی نەوسیوەیل گێجی سەرکاوان جە سەردی بینکەیل بۆ مەڵاوە بۆی بێوەفایی لەیل ئازیز تاقەتشی ئاخر نەفەسەن ڕەحمێ کرد ئامان ئستیغنا وەسەن ئازیزا وەشەوی سەیمەی وەختە و گر وەختە تاوەش ئەنا جارێتەر ئامیان بە دیار و شمەی وەشەویسی شاڵ بووە ئومێد کردمێ بەڕگە و بابەتی ئارویج بەدڵ و گردیتەوە چوی دیار و ئاشکران شاعر پایەوی سەرەکی ئەدەبیە ئەدەبیش پێوەش دیاردی کۆمەڵایەتیە و بەشداریجە بەرهەم ئاوردەی مێژوویەنەکەرەوە شعر هەر سەرەتاوە تا ئیسە چەندین پێناسیش پێکردیێنی یعنی پێسە هۆرامی ماچمێ بە چەندین جۆر تاریفی دریێن هەر پێنمونەی ئیفلاڵتەون واتنش شعرێ یەنگۆکردەی چێوەکە دنیای هەسپنەکریایە ئەڕستۆی تەلەبێتە شۆنپاو ئای ژۆرگرتن وەختی کەواتنە شعرێ یەنگۆکردەی سروشتیە دیارە قوتەیبەی دینەوەریچ جە کتێبەکەشەنێ باسشتانەیەکردن کە شعرێ قسێوێ کێش و سەروادارەنە و مانێوە بەخشۆ کەسی پێسەرڕامبۆیچ کە ساڵانی فرێ خەریک بن پێ بەرهەم ئاوردەی میتۆدیوی شعری واتەنش ئەگەرشی واقع و بیەی سەرچەمەنێ پێهەستیاری وەروانەیە چیوەکەش دەست بار و دلێشانێ بەڵام بەعزە جارێ و هەسیار بەر و واقع و بیەوە هەرمانەکەرە و بەرهەمێ خاسش پێشکەشکەرەوە شعری کوردی گەنجینیوی بەهادارە ئەگەر ئێمە گێڵمێ پێ مێژوو شعرەکەمە وینمێ زیاتر جە 1200 ساڵە چێوەڵتر تا ئیسە بەردەوا بێنی ئینێچێ بە دوێ جۆرێ یعنی بە دوێ ئاراستی ئاراستی وشا کە شعرەکەی دلێ بازنەوە یارەسانیانێ کە جە دلێ ڕاستی سەدەی دووەمی کۆچیەوە دەست پێکراو بە چڕۆپەڕی هەتا سەدەی سیانزەمی کۆچی و دماتەریش بە شێوە جە شێوەکە تا ئیسە بەردەوامێنێ بەشی دووەمی چا یا ئاراستەی دووەمشا شعرەکەی بەر و بازنەوە یارەسانێنێ کە ئینێچێ سەرەتا و بەراتەکەشە گێڵەوە پێدلێ معروفەت و پیری و بە پاو قۆمناغە جیاوازەکە مێژووی چندین و چندین شاعری گۆرەی چی بوارەنە خزمەت شاکردن ئەگەر چی تا ئیسە کۆمەڵی خەڵکی جنەزانای وەجە ئاشنانەبیێ و ئاگارنەبیەی بە گەنجینەی ئەدەبی کوردی تیروتوانجە بەعزێ شعرەکە گێرا یاخود گومانجە بەعزی ویشاکرا و گەرەکشانە فڕەشادا بەر و شعری کوردی بەڵام ئینێ وەشدە وەشەنێ وێ بەکەمزانای و حاڵی نەبیەیە جە سامانی کولتوری کوردی کەس پێسە مۆلەوی شاعری زوان شیرین شاعری سۆفی و عارف و زانێوی گۆرە بەڕاستی تەنیا جە دێڕە شعرێوەنێ ئەسڵەن پرسیاری ئاکاریش کردنێ سەبارەت گرد و چێوەکە کە ئینێ سروشتیانێ ئێمە ڕەنگە بەرنامەی تەرەنە ئاشعرێماوەنێ بووە بەس ئیسێ هەرچا زاتیۆ چا هەستیاریۆ یەک دێڕە شعرەمارمێ بنمونێ فەرماوانش گردون چنی من خاص بەستەن کەڵک مەرمن سەنگم دانوە مینای فەڵک ئی شعرێ ئەگەر بێ ئەوەنەی قوڵ و ژیرانەش پێکردی و شعرێوەنە هۆرگیری و فرە سەرژواچی و وە کۆمەڵێ پرسیاری هەم معریفی و هەم پرسیاری عیرفانی دلێشەنە هەروژیانێ چونکە ئامان بە جۆرەکە دیالۆگ چن پەروەردگاریوی گۆرەی کەر و دلێ دیالۆکەکێت چنێ کۆمەڵێ و گلەی و گازندێ بەرگنان دیارە شعری کوردی ئەگەر واسمێ شوبن مێژ بە هەساریوە وەردەوام ئامانەنە دلیش و چنێچەش مجیان یعنی هەم شاعری بەرهەمێ فریشا بێنێ هەم بەعزویچە دنیاشە ئاستەنجا و ئینەش سروشتیوی ئاساییە زیندەگێنێ ئیسێز ئێمە شاعری فرێمە هەنی و بە تایبەتی ناوچۆ هۆرامانی کە گەنجینیوی گۆرەمە هەندلی شعر و ئەدەبیاتی کوردیەنە و سەردەمی فرێ زوانەکۆ ئێمە زوان و ئەدەبی کوردی بێن ئیسێچ بەعزە شاعری ماهەنی کە تاوانشە یاگە دەست و وەشا کەراوێ دلی شعری کوردیێنێ یۆچا شاعرە کاکە نامی خۆرامیە کاکە نامی خۆرامی هەمجە فۆرم هەمجە ستایل
و هەمجە ترپە و خوڕپە و ستاتیکا و ئەندێشەی خۆڵخێنەر و بابەتەکە تەریێنێ تاوانش شعری بەرهەمبارۆ چەند پنە کۆتەکەمە ئارۆ چن ئالیا بزانمێ چێش سەبارۆ دنیا و شعرێ و شعرەکە وچش ماچۆ و هەمکات بعض و شعرشمە پێ بوانەوێ ئی گۆرانیێ کەس مەژنەوەش بڵێ بێتووی نەچنی خەزانم کردن ئیسە گۆراڵی بوومە منە نەمەزیە مریچڵێوە سەر و دماین چڵیمۆ مەجریون و چێگە وارانێ مەوار و تۆ چێگە وارانێ مەوار و تۆ زۆ بێتوویم شۆرەوە گۆرانیوەنی بینی منە تاسیێنی مەتا واچوونە نەک بژنا ساڵ سەرەکەوە قەسەم سەراپاڵکردنە خەڵوەت و وایە نمێ تەنیایی تۆم چنە تەکن و وەروێوە مەوار و سۆتەیم کەمێ ساڕێژکەر و لوای و هەرچی داخێ بێنی نیێڵ بنەرێ داخبار وێم ئیسە قەفەزەنە گۆرانی ماچی ئیسە قەفەزەنە گۆرانی ماچی گۆرانیەوە ماتە دیوارەکەی گۆش گێرانی بزانەکەی نامێن بەری وا نامەردە هەرچی دوونیم ملۆ بە قەفەزی ماچۆ تۆم زانی ئی باڵداری کە دیلەنە گۆرانی پێکویسانێوی ماچۆ تەمێ سەرش چەرمەکردن تاش و هیچ لاپاڵەویشۆ چڵێ بەڕەزا مەزیۆنە سوورە هەراڵە و بناریش مەتنگیۆوە مەزانە تۆ هەمیشە وارینە و منیچ هەمیشە سۆس تۆ خیاڵ وێتەنە گۆرانی ماچی و منیچ چێگە ڕۆحم مێنە سەما کاک نامێق هۆرامی نووسەر و شاعیر ئی وەختەوە گرۆختێەوەش فرە سپاسی کەرمێکە کاتی ودا بە بەرنامە ئامیانی ومانداری بەرنامە ئامیانی قبول کرد ئەەکەم پرسیار چانەیە دەستپەنەکەر و بە پرسیارە تەقلیدیەکە دووری گرمێ ئەەکەم پرسیار چانەیە دەستپەنەکەر و تۆ بسە نامێق هۆرامی چنی شعری ڕازە و کێشانە من سەرەتا دەستبۆشی بەرنامەکەی کردونە پێ من یاگو سەربەرزیە نەجاری یێرەم و چوارەماچی بەرنامەنە بەشداری کردونە هیوا سەرکەوتێتە پێم وازوو ڕازۆ من و شاری ڕەنگە ڕازۆ من و ژیوای بوونێ ڕازۆ من و سروشتێنە ڕازۆ من و ژەنێنێ ڕازۆ من و گۆرانی وێنە کە تەنیایی وێمەنە ئەگەر گۆشش پێگیر و ئەگەر ساتێک گەرەکم بۆ جەنجاڵی دنیایەنە بڕێوەرە گێڵوە پێدلی وێم ئا وێمە کە بەشێواجە ئی خاکیە بەشێواجە ئی سروشتیە چاگۆ شعرە پێدا بوونە شعرەوە کە من چاگۆتر وێم منویسوە جارێتەر بێتاقەتی وێمە ڕەنگە بڕە جارێ بێتاقەتی با بڕە جارێ ئارەزوێ با بڕە جارێ نوعێتەر جە وێ ئێستەوە بوونە چاگۆ من و شعرە دەستکرد بە من و یەکتری بیمێ بەیوە کاک نامەق شعرە هەرجە سەرەتا دروستبیشەوجە سەرەتانەوە کە شاعیری ئامێنی هەر شاعری و بە دی دووش پێناسەش پێ شعرەکردن تۆ بسە نامێق هۆرامی پێناسە و پێ شعری چێشە نە قسەوە جان کۆکتۆم ویرگنەوە وا شعرە چێشەنە ماچۆ ئاخ شەڵە زارم شعرە چێشەنە بەڕاستی ینی شعرە فرە چانەیە گەورەترە نەکە پێناسە کردوونە شعر ئینسان جە شعرە وێژ بنووسەوە گەرەکشە تەنیایەکە وێژ داونە بڕە جارێ ئینسان پێویستە شپانەیە هەن کە هامدەمێوش بۆ هامڕۆحێوش بۆ کە ینی تەنیایی وێش پێ ئادی باسکەڕونێ بڕە جارێ ئاکەسە دەستمەگرونە ناچار شعرە نەتۆ وێ لاونیوە وێ پێسە فارسەکەی ماشا نەوازش و ڕۆح وڵکردینە ئەچێگۆ پێسە بارد ماچۆنە
چیوێتر بەرهەمێ ئینە کە بەرهەمێ بۆ بە دەقێ ئیتر تو ئانەکە ئینە ناختەنە منێشۆ بەر تو هاڵی کردو بۆ بە چیوێ پێوەردەنگەکە ئاێتر چاوەختەنە ئایم تاواچە شعرن یا شعرە دێنە عالەنە یا خراپەنە ئەرکیوی قرس نییە پێێت و ئینای دلی دنیا شعریە و شعرە منویستی و هەمان کاتی چەنە نوویسەرنی چین تاوانە حەقی تەمامەتی دێ هەم بە شعر نوویستەی هەم بە نوویسەری نوویستەی گر یەک پرۆسن بەڵام ژانر بووە مەسەر لێکۆڵینەوە منویس و ئەو ڕخنە منویس و ئەو شعرە منویس و ئەو مێژوو منویس و بەڵام دمانجار ئێمە گنمێنە وردەم و پرۆسێوی کە من وەختە لێکۆڵینەوەی ئەدەبی یا لێکۆڵینەوەی مێژووی منویس و ئینە من میتۆدێ من سەر فلانە میتۆدی کار سەر و ئینەیە کردوونە بە پشتبەسەی پاسەرچەما کە هەنێ بە پشتبەسەی بە زانیاریە کە وێم کۆکردنێ بەڵام وەختێک کە من مەوە ناوت لێ شارێ دووبارە ڕەنگە بلووە عمرێکە شعرە بۆ پاک ناچێت کە دەستش گیرود لێ تەڵانەوە باخێوێنێ دوو بە 2 ملمێ گەڵمە پێوەمە بزانێ قورسی جمە بوونە نا چونکی مزانی ئینسان ژیوای وش بەشەوەجە شاعیرەتی یعنی وەختە ژەنێ یانەنە یانەکە زەریف ڕازنەوە ئینە شعریەت و ژیوای ژەنێنە مەسەن ئێمە فارای جلوبەرگێنێ چی ئێمە بەردەوام یەک جلوبەرگمان یاپۆرە چی بەردەوام جلوبەرگە کاما فارمێ ئینە جۆرەجە شعریەت و ژیوایە بۆچی قرس نییە پێ من نا وەشی چە بسەم زانوی تۆ شعری منویستی بە هۆرامی و بەر و زاراوە هۆرامی چۆ شعری منویستی و دلی شعرە کاتەنە فۆرمەوی تازە هەن دنیاوی جیاواز هەن باست و ئانەمە پێکەری ئێمە هەتا ئی ساڵە دمایچە بەداخۆ یا نزانی بێ یا چانەیە بێ کە گەرەکشان نەبێ ئێمە سرە بەربارمێ واشنی زوانی هۆرامی پێ شعری تازێ مەشیونێ گەرەکشا بێ تەنیا ئی فۆرمە بکە بیان سەردەم و مەولەوی و بێسارانی و سەیدێنە ئی درێژەدایە بوونە ئێمە نەتاوێ هەنگامێ بنیێمی لاقۆرێ و بنیێمی بلمێ پێ دنیاوی تەری کە پنەژماشە دنیا مۆدرنەتی و دنیا کە گرچیوەکەی مشۆ فاریا بەڵام مەسە وەختێ من پێسە وێم وەختە کە هەستم کرد زوانی هۆرامی پێوێش زوانەوە پێشعری دروست کردیان بەڕاستی زوانەوە نە شعریە ئیتر ئینسان مەسەرن هەتا قسەکردەی ئاسایی ڕۆژانە و خەڵکێنە تو ئی شعریەتیە هەست پێ نەکەرینە وەڵێ ئێمەە کەسانێ بێنێ کە ئی کارشاکردە بێ یعنی مەبوو نادیدە گیری و کە مەسەرن کەسی پێسە مامۆستا عوسمان محەممەد هەورامی وەخت و وێشەنە ئی هەنگامێشە نیە بەڵام نەتاواش درێژەش دۆپەنە ئینە منۆ توش و بێدەنگی و بی هەتا نهایەت و هەشتاکە نهایەت و هەشتاکە سەدەی وێردەی وردە بڕە دەنگی پێبیە کە کریوس سەرتۆپ و ئی دەنگە ڕەوفی مەحمودپور بوونە ڕەوفی مەحمودپور تاواش ئینقلابێوی نەوعی دلێ شعری تازەی هۆرامی نەکەرونە دواتر خەڵکی تر ئاماشۆ نیشەرە زەکەلسومە عوسمان پورە ئاماشنۆ ڕەحیمیە ئەمە ئیسەچە بڕە دەنگی دروستی بینێ ئیتر شعرە کەوتە سەر و سکۆوش ئارەشە مە نەبێ کە ئایا ئێمە گردی بەمشو پێسە یەکتری بنووسمێ ئەگەر قرار بوو من پێسە ڕەوفی مەحمودپوری بنووسونە ڕەوفەن من زیانە بۆچی ویرماچانەیە کردو کە بە جۆرەتر ینی هەر یۆجە ئێمە شکل و شەمایی لێت جۆرەتر ستایلەتەر دو بە شعرێ و ئۆتۆماتیکی ئی بەرەبی بە دوێ بەرێ ئیسە شعری هۆرامی ئینا بین و بەرۆ ڕۆژهەڵاتی و بەرۆ پانیش دێنە بەرۆ باشوو دێنە من وەشبەختانە شانس و من بە یان مەزان و تاوام مەسەرەن جۆرەجە فۆرمسازیوی تازە دلێ شعری هۆرامیەک نەکرد و کە ئانی کە لێکۆڵینەوە شاکرد دیو پێسە کەیان عەزیزی و پێسە کاک عادل محەممەدپور بڕوا شەپانەیە هەنە کە مەسەرەن جۆرە فۆرم کە من دلێ شعری هۆرامیە ئاردەنمەنە شعر و دەوروبەرەکانمانە نییە
مثلا ئیسە گرد و دنیای شانازی پانەوەکەەوە کە مثلا مەکتب و یابانیانە یا مەکتب و ژاپۆنیانە ئێمە شارێ هایکۆما هەنە کە شارێ کوڵەنە من کارێم کرد کە شارێ هۆرامیانە شارێ دووە کەلیمەیە دروستکردونە تەنیا شارێەوە پێوەش دوێ کەلیمێنە چونکی چی هۆرامی زوانی کورد بڕە مەسە کەمترین کەلیمێنە متاو فرەترین واتاڵ دۆپەنە ئینە چێوی عالبێ کە ئارۆ شارێ هۆرامیە ئینا ئاستی فرعالنە من با ئینەمە ویر نەشۆنە شارێ هۆرامیە ئیسە چەندایەتیە نییەنە چۆنایەتیەنە بەڕاستی ئینا ئاسی عالنە قسەکی و فرە چێژ بەخشێنێ بەڵام هەستکەر و کات و ئانەیە ئەمان کە گۆشت ماجە شعرێ و بەڕێزیز بوو. رجالكم هرمان وتخاي ولك يا أخي شو كم عالم قرصان تخاي ولا وينا ورزاد لك مني يدا يغيبني وقالي كم شرطا وانا كم تخاي ايوه شلومي القى والخبط اوي خزان كم ابقى علي لنا موشقيان بفري مسكا كيشاو ايوه دروي الله من شيطاو تۆ کۆ بەرهەمە شعریەکە و بەکوو گەیاوێنێ تایسە من ئەلبەتە بیدایەت کە دەستم پێ نەکرد من بە سۆرانی نووسێنێ یا بە کرمانجی لێ ڕاستی نواسمێ دمایی کە دەستم کرد بە هۆرامی نوویستەی تا ئیسە هۆرامیەکەم دوێ کتێبێشا چاپێم کردێنێ یۆشە نامێش پژیایە یۆشە نامێش بێتۆیم کۆتەن سارا ئیسە دوێ کتێبێتەری چم ئامادەن هەر پێچاپی شعری هۆرامینێ بالمناسبە گەرەکمان ئانەیە وا چوونە کە کتێب و بێتۆیم کۆتەن سارا کە چی ڕوانە چاپخانە نەمەوە مێژوو شعری هۆرامێنە یەکەمین کتێبا کە قەسیدی و درێژەی هۆرامیانە بە ستایلی تازەی نوویستەی شعریوان تقریبا ئینا حدود 56 لاپەڕانە وەش پێ وەش بینێوی دراماتیکی پڕپێچولۆسم چنە دروستکردن کە ڕەنگە بڕێجارێ وانەری مانۆنە بەڵام چۆ سەرۆکەمەوە ئارەق و مانیایش مسیوە بەگشتی من کۆ کارەکەم کە کردێنم تا ئیسە 15 کتێبم چاپ کردێنێ جە لێکۆڵینەوەی و جە شعرێ بەداخۆی وەزع و داراییە پاسچەکرد کە ڕەنگە ئانی کە نوویسەرێنی فرەتەر تووش و ئی
کێشەیەبیێ من ئیسە 16 کتێبێتەرم ئامادەنە پێچاپی ئینە سەر و لاپتۆپەکەیم و چگەچۆ گرد و بەرنامەکانە من ئینەمەواتەن چگەچۆ ماچوش کێ ئامادەن چاپشاکەڕۆنە جە هەر کتێبی دە نوسخێدەوە پێ من و ئەوی ترش پێ وێش گەرەکم نیا فۆتیا بەڕاستی ئینە سەرچەمەوی عال و مێژوو کللتور و کوردەواری بەگشتی و هۆرامانی بەتایبەتە چونکی من فرۆ کارەکەم ئەگەر سەر و ئاین و یارسانی کارم کردەوە یا سەر و موزیک و هۆرامانی کارم کردەبوو یا سەر و مەسەرەن دەستنووسە کۆنەکە هۆرامانی کارم کردەبوو دماجار ئینە فەرهەنگ و ئی میلەتیانە کە ئێمەش پەروەردەکردێنمێ فەرهەنگ و میلەتی هۆرامی بەشێوە جە فەرهەنگ و کوردی و بەشێوی گەورەی جە فەرهەنگ و ئینسانیەتی ئەگەر ئی فەرەنگە بینە نەپشۆ ینی ئینسانیت بەڕاستی یۆجە پایەکار جە دەزمونە بۆچی هیوادارە نادەرفەت بۆ نەکەپتا و چاپشاکردونە کاک نامێک گەنجینۆ هوەری و شعری کوردی تۆ چەنی وینیشە هیچ کاریگەری و سەر تۆ دروست کردن ئەلبەتە ژیان وش بەشێوە جە کاریگەریکردەی مەسەر جە یەکترینی ڕەنگە مەسە هەر خود و فۆرم و ژیوای کاریگەریە چنی کاریگەریە مەسەرەن یو یاگەوەچی و وینۆ ئی فکرێ مارۆ نەقلشکەر و بەڵام دماجار خەلاقیت ئینا چکۆنە ئافراندن و داهێنان ئینا چکۆنە ئینەنە کە تۆ کۆپی وازجە کۆپی بارینە بیۆ بەوێت من وەشبەختانە بەدەم وێم نەبوو وانەرەوێ عالەنا ڕەنگە ڕیکۆردی عالیش مەردە بوو کتێبەوە نێنە کە نزیک و سەر و 1970 کتێبێنێ بەڵام ئینە هەر گوێش پێوێش ئی کەمە زانیاریە ئی کەمە معلوماتە کە من ئیسە هەنم وەرودەموشمەنە تا و قسەش نەکەرونە کە ینی زانیاری کەم و فەقیرانن بەڕاستی ئینسان جەوەش بەر نەشۆنە ئینە دەرەنجام و ئا گەنجینە کۆنەیەنە کە بیەن ینی من ئەگەر ئی گەنجینە کۆنەکە بیەنەوە نەبێم و پێسە پشتیوانێ نەبیە پەشتۆ منۆ من ئیسە ڕەنگە خەریک و کارێتەری بیێنێ هەرچۆن گەر کارێ مقدسە من ئەجۆم باخەوانی وەختێک کەمێ کوزە ماڵکەرۆنەوە ئاویدار و ئای جۆرەوە جە هوەر و ژیوای جۆرەوە من بە قەڵب من نووسش و ئا بە پراکتیک کەرۆنەش کاریگەری فرە عالش بیان ئەدەبیاتی کوردی بەگشتی بە تایبەتی دلێ منطقە گۆرانواچەکانە کە قەڵەمڕەوی فرە گۆران من فرە کاریگەری ئەلماسخانی سەرۆ بیان کە وەنەیۆنە سەیاقۆی مایدەشتی ئەدەبیات و یارسانی بەگشتی بە تایبەتی منجە دەورۆ ئاسەی براکەی گۆرانی ئانیشا ینی نەزمی وەشە لە شعر نووسێنە لەزەت بەرو زاید کە من نامق مەتاوە شێوە بووسۆنە ئەگەر شعرەوە مۆلەوی نەوانەوە ئینە حقیقەتێەوە کە فرەشان نازیش بۆ کردونە بەر و بەرهەمە شعریەکاتەوە زیاتر تۆ چەنی منویسی بابەتەکە و چێشێنی کە منویسی نوویستێرەنی من فرەتەر سەر و ئەدەبیات و یارسانی کارکردونە زاید ئا دەستنووسە کۆنێک کە هەنێ بڕێ دەستنووسێمە هەنێک کە وەشبەختانە وەختێک کە موانیشاوە وەختێک کە تەماشاکەری فعلا قدرەت و عەزەمەت و ئی ئەدەبیات و هۆرامانیتە پێ بەرگن و ئیناچ ئاستێوەنە من دماین کار کە کردم داستانی شێخی سەنعان بێ بە هۆرامی چاپم کرد کە وەختێ بەراوردم کرد فعلا چیوە بێ پێ من بڕێ بەرێتەریش کردێ ئێمە وەڵتەر ئەجێمە ئەدەبیاتی کوردیانە فەقێتەیران ساحب و داستانی شێخی سەنعانیا بەڵام وەختێک کە گێڵایمێ فعلا وەڵێ ئاوی وەڵێ ئاوی وەڵێ ئاویانە بێن و نزیک و سەردەمێچەنە هەمزەمان هۆرامانی چەنە ئی داستانی بینێ و دلێ خەڵکێنە بەکار ئامێنە و وەشبەختانە یۆچا بەڵگاکە ڕەسەنایەتی ئینەیە نیشان و ئێمەدی زیاتر جە نوسخێویش بێ ینی دۆر و من ئانەکە ئیسە وێم هەنم 6 دانە نوسخە خەتی شێخی سەنعانیم بێنێ بە هۆرامی ئیسە خەریکەنە کار سەر و مەموزینی بە هۆرامی کردونێ کتێبەوە ئینا لا منۆ تقریبن 236 ساڵی مێژوو نووسەیۆشە ئەتر مەزان و وەڵتەر چڵ بیان
نسخه تریچم دەستکۆ تقریبا 120 ساڵ بێ 120 ساڵە چابی لەنە هەن ئیسە خەریکە هەرمان و ئایچیم تەمامنێنە ئامادەن پێچاپی کە پرسیاری فرە گەورەی وروژن و ئەنە واتمە مەسەرەن شێخی سەنعان وەڵتەر فەریدەدینی عەتاری نیشاپوری نوویسن و ئینە وەڵابیێن و ئینە بەڵام پرسیارەکە ئینە داستان و مەموزینی بە هۆرامی چکۆوە ئاما هۆرامان کە وەختەنە ساحب و داستان و مەموزینی ڕاستە لێ فۆلکلۆر و منتقۆ جەزیرە و بۆتانیانە کۆشکردێنەوە کە خانی بێن بەڵام پرسیاری فرە گۆرە بی ئینە چکۆوە ئاما من کارم سەر وینەیە کردن و کتێبەکە ئامادەن پێچاپی ئومێدوارە ناکە دەرفەت بۆنە ئای چاپکردونە ئەجم بۆ یوجە کتێبە هەر عالەکە کتێبخانەوە هۆرامانی فرەخاسە بستم زانمێ بەڕێز و نیشتەجا و شار و هۆلیریێنی بەڵام سە شارەکاتەرە دیارە وشتەرە دیارە ڕۆح و فرە نزیکاجە ڕۆح و هۆرامانیۆ باس و ئینەما پێکەری بزانمێ چەنی تاوانە و حەقی تەمامەتی دێ ڤیدۆیاگەیە من بە نوکتەوە ئینەتە پێ هەلکرد و ماسۆ پێ ئەورای مەردە بێ زاوڵەکەش پێش گرەوێنی ماسۆواچێت تاتەی هێڵە ڕۆنەوەرم ڕۆ ئەتواتش جابێت تانەوەرۆ ینی من ئەگەر تۆ پەرسابی تۆ مەسەرەن دوورجە هۆرامانی چنیم ژیوی نوعی جواب بدەنێواشن جاتخواانە ژیوایە واقعان ڕاستە منینانی هۆرێرە نەمژی و بەڵام من نەک ئەرە بڕیانیە ناچێوێگەیە بەردەوام چێگە وجودم هەن وجودی فیزیکی و زای وجودی فیزیکیەکەی وجودە ڕۆحیەکەوە من ئەگەر 24 ساعتێنە دەشۆ سەروی ڕەنگە ئاوەختا کە ئینانی سەر و هەرمانەوە مەژغوڵ بوونە بڕیەوەرە ئەگەر نا بەلای کەم و 16 ساعتێش ینی من خیال و من ئیناچێ و کۆچ کردمەوە وێگە بەڵێ خانمێ هەمسەرت پێسەوی دایچە هەر شاعیرەنە کوبیەوە دوێ شاعێرا چیرروستابات و یانە بێنە تۆ چەنی پێناسەشکەری وڵات سۆتفۆن پێسانێ ژەنو پێوی خیات پێوەرە کۆباوە بەڵام فەرقەکە ژەنیەوە نووسەرە من واتی منە واتم مەسە وەختێ پێ و کتێبێ وانەوە تەنیا وەژ ڕۆشن بیر بوونە بەڵام وەختێ ژەنێوە کتێبێ وانەوە عیلێ ڕۆشن بیرکردونە ئینە تەسیراتە ژەنە حتمما ڕەنگە تەسیراتش بێ بوو سەر و فۆرم و ژیوای ئێمە یۆچا فۆرماکە ئێمە پێ ژیوای وێما هەورما وچنان ژیوای ویسادە دوورجە ئەنە و تەنتەنە و مەسەن و مشۆ لامپەکەی چی منێ با و قنەفەکەی چی منێ با و مەسە کەونتەرەکە ئینە بەڕاستی ئینە ئێمە چیمە دێوە کەنار مهم ئەنە تۆ چوارچەوەنە چنی مژیوی ئی ژیوایە مهمە تەسیر و وێشەنش بەڵام جگردی مهمتر ئینەنە کە دماجار پرۆسی هەم نەژماچە پرۆسۆ خەلاقێتی یا ئەفراندن یا داهێنانی ئینە بۆ بە پرۆسی تاکە کەسی ئا پێ وێژ کار و وێشکەڕن و تۆ پێوە کار و وەکەری دماجار ڕەنگە مشتەرەکات و ژیوای هەم بەشێکی ژیوای تەسیر سەر یەکتریەوە بوونە من فرە سپاس و تو کرد بەڕاستی قسەکی و فرە چێژ بەخشی بنی ئەگەر چیوێ هەبوو کە دلی پرسیارەکە منە نەبیە بۆ شایان و ئانەیە بوو کە تو باسشکەری فەرماوە دەستاوەش بوو وەڵام من گەرەکمە ئانەیە واچوونە ئاروو وەشبەختانە شعری تازەی هۆرامی کۆتێنە سەر و سکی و فرەعالێ ئیسکێ ئەگەر ئێمە ئیسە شاعیری عالنووسێما هەنێ عالنووسێ مەسەن دەنگی ژەنانەی فرەعالما هەن دەنگی گەنجانەی فرەعالمان لە شعری هۆرامێنێ و دەنگەکەی تەرش کە کامڵێنێ خەریکا وردەوردە ئیسە وەش حاڵانە متایی واچی جی لێ پێدا بینێ کە ئەوەڵەوە شوۆنە ڕەوفی مەحموود پوورێ لوێنێ ڕەوشە بڕی چاگەنە وێشا گەرەکشانە وێشا بە و یوتەرچانەیە کە بە پاو سروشت و ناوچە هۆرامانی کە ئازادیە فرەتەرش پێژەنی فەراهەمکردن ئیسە ئێمە دەنگ و وێ نوویستەیە ژەنی هۆرامیە خەریکە وەشبەختانە بەرگنونە خانوویەمە هەنە مەهۆش دروستکارە ینی یۆنە چاژەناکە وەختێ بەراود و شعرەکە ئایا تو چن شعرەکە فەرۆغی فەرۆغزاد کەرێ باوەڕ بوو فەرۆغش فرە تەجاوز دێنە مەسەلەن ئێمە دەورانێنە کە مەسەن کۆمەلگۆ کوردیەنە ژەنی چۆڵە پێچەن و ئۆدیم و بەرەیە نەبیێنێ مەسەن وەڵتەری جمە جان ئارە خانمە
کەمێ وێژ منویسەوە بەیان و حاڵ و وێژخەر و بەژەنانە مەسەن بە وەراوەرەکەش ماچۆ تۆ ئەگەر ملی مانیەی مەزان چێش یاگەنە لازم و پانەیە هەن بەیەوەکەنیەوە بەی بوەری بۆ ئینا باخکۆ منەنە هەنە ینی ئی تەسیرات و وێردەیە کە فەرهەنگ و هۆرامانی کۆمەلگە هۆرامانیە نەبیان ئیسە دەنگشدانەوە وەشبەختانە ئێمە ئیسە چیوەکە ئەلعان پێ ئێمە مهم بۆ ئینەنە کە ئێمە ئیسە پێویستمان بە پەیجۆرکار یا لێکۆڵەری ئەدەبی هەن کە ئارۆ شعری تازەی هۆرامی هورسنگن و بزان و ئینا چه ئاسێنە و بە ئینساف و چنی شعر و هەمسایەکامە بەراوردشکەرۆنە من ئەجۆم ینی بە شانازی و ماچوونە بەداخەوە لێکۆڵەرێ کوردی بە حکومانەیە هۆرامی مەزانە نەتاوانشا پەیپی گەنجینەیە بەرە نە شعری هۆرامیە ئارو ئینا ئاستی فرە بەرزەنە دەستەوەش بۆ فرە سواس کەرمێ بە شعری و تۆج کۆتایی بە بەرنامە ئیجارەمە مارمێ فەرماوە. ڕازەکەم مڵە و ئاوێرێ جەمەردەی جناومێت بیا ناما و ناما تا نەبیەی تۆ تەنیایی منە نمشدا و واڵش کردا وەروە نەوارێنە جوانیچ نەلان نەبیەیتە سەرۆ گۆرانیەکاش شەرمەکەدا شەوە چەماڵ توولانیەنە هەنگامی ژیوای مژمار و مەیاولاڵ کە چەنین بی دڵم وارانش گەرەکا و کوجیوە نەیاوت لێبەرێتە دڵم گیریان تۆنیەنی باڵگێتەی ئاوات مەواز و وەختێ چەمێڵ قەفەزم بە بینەرەوە شەویستەکامە بەرنامە و ئیجارە و ئامیانی چەنە کۆتاییش پەنەمارمەیە کە تایبەت بێ بە قسە و باسەر و شعری و تایبەت بێ بە کەسایەتی و دیار و هۆرامانی کاکنامێق هۆرامەی فرە سپاسش کەرمێ کە قسەکی ئاوی فرە گرنگی بێنێ و فرە چێژبەخشی بێنێ پێ من وەدەوارنا کە پێشمەج پاستی بێ با تا بەرنامەوی تەریانە و گلایوی تاوان بوو.